دەسەڵاتێک کە خۆی موچەی پێدابین ناکرێت و ناتوانێت بە چەند مانگێک جارێک سادەترین مافی فەرمانبەرانی بدات کەچی بۆ بڕینی خزمەتگوزاری لە هاوڵاتیانی هێند بە دەستوبردا ئەوەندەی بڵێ 1 و 2 کارەبایان لەسەر دەکوژێنێتەوە. هاوڵاتیەک کە موچەخۆرە و موچەی 3 مانگی ڕابردووی پێنەدراوە کەچی بۆ 2 مانگ بەکارهێنانی کارەبا 500,000 دیناری بۆ هاتۆتەوە. هەموو سترێس بووینە، هەموو تێکچووینە، بڕۆ ژێوری هەیە ملیۆنش لاتەوە 2 ملیۆنی هاتەوە هەیە 7 ملیۆنی هاتەوە. ینی مستەمارەی بەسیتم معقول نییە بە 2 مانجی 500,000 بێتەوە. دڵمان پڕە بۆ بێ مەعاشێ بۆ بێکاری بێ ئیشوکاری یعنی تمەشا دەکەین. تۆ ئیشوکار و پیشە چییە؟ فەرمانبەرم. فەرمانبەری ئێوە مەعاشتان مانگەناتی دە فەرمانگی 11-12 ڕۆی ئەوە یەکیش وە لەگەڵ ڕۆیشت نییە. هاوڵاتیەکی دیکەی نەدار کە نەخۆش لە ماڵەکەیدایە بەهۆی ئەوەی 220,000 دینار پارەی کارەبا قەرزدار بووە کارەباکەیان بڕیوە. دوای قەرزکردنی ئەو بڕە پارەیە کە خۆی نەیبووە بیدات ڕۆیشتۆتە فەرمانگەی کارەبا لەوێ پێیان وتووە تۆ 680,000 دینار قەرزداری نەک 220,000. ئەمن کارەبان لەسەر بڕیمە قەرزدار بووم نەخۆشم هەیە ئیشەکەم پێ ڕێک کە پارەکەی بینم 220,000م ئەوە قەرد کرد ئەو ڕۆبینم وەڵارێن 680,000 ئێ بابە 2 گلۆپم پێەیە 680,000 لە چێن دەرمە مانگە جۆم و پارێ دێتەوە ئەوە کەنجی ئەدی باشە ئەمە حکوومەتی نییە نابی حکوومەتی چاوی لەو ملەتەی ببی بڕ پارەکەت بینە پارەکەی چێن دەربینم معاش خۆری مە ئیش و کار نییە نەخۆشم هەیە 2 گلۆپی پێیەکی یەکجان پێەیە یەکشان چوو ئەوشان بڕی خوا قبول ناکە. هاوڵاتیان دەڵێن پرۆژەی بەناوڕووناکی نەک بۆ خزمەتی هاوڵاتیان نییە بەڵکو پرۆژەیەکی تەواو بازرگانیە. ئەو پرۆژەیە لە خزمەتی هاوڵاتی نییە لەبەرچی ئەگەر لە خزمەتی هاوڵاتی بی دەبی ئەوش ئیش هەر پرۆژە کە دەکرێتن دەبی دراسە بکرێت بە گوێرەی داهاتی تاک ئیش لەسەر هەر پرۆژە بکرێت تو کارە بە بابەتەکە یعنی پێداویست ڕۆژانەی خەڵکە پرۆژەی فانۆسە پرۆژەی ڕووناچی نییە بە هیچ شێوە لە خزمەتی خەڵک نییە پیرۆزە لە 1 ملیۆن دەنگ پیرۆزە لەوانەی کە بەس زەماعەتی چەپڵ لێدانون هیچیت کردێ لە خزمەتی خەڵکدانە بە هیچ شێوە قۆڵ بڕینە خەڵک ڕوتانەوەیە ڕوونکردنەوەکەش ئەوەندە بە سادەی دابی هەزم دەکرد. ڕۆژنامە نووسێکیش دەڵێ هاوڵاتی هەبووە لە 800 کرەی کارەبای زیاتر بۆ هاتۆتەوە گومانیش دەخاتە سەر نرخی کارەبای مانگی 1 بەهۆی ئەوەی جیاوازی زۆر لە کەشوهەوای مانگی 12 و 1دا نەبووە بەڵام جیاوازی زۆر لە بڕی هاتنەوەی پارەی کارەبادا هەیە. بە بڕوای من گۆڕانکاریەک هەبووە لەو مانگەی کە لە کرێی کارەبا ینی ئێمە ینی هەندێک بە دوواداچوونیشمان کرد مەسەلەن هاوڵاتی هەبووە لە مانگێک لە مانجی 12 بە 500 و تقریبا 80 مێگاوات ئەو کارەبای لە بۆ هاتووە نەگەیشتوێتە مەسەلەن 50,000ش بەڵام لە کاتێکدا مانجی دواتر بە پێیەوەی کە داتای هەر لە ناو پرۆژە ڕووناچی هەیە کەمتر لە 540 کیلۆواتی بەکارێنا بەڵام کرێەکەی بەرز بۆتەوە بۆ سەروی 4,000 دینار. دیارە کێشەکە ئەوەی کێمە بە دوواداچوونمان کردووە هەمووی لە مانجی 1 ڕوویداوە ینی خەڵکە بووە 180 کارەبایەکەی زیادی کردووە. پرۆژەی بەناوڕووناکی بۆ دابینکردنی کارەبای 24 کاتژمێری کە بە فەرمانبەر و توانای حکوومەتەوە بەڕێوە دەچێت و ئامانجەکەشی بازرگانیە بارگرانیەکی دیکەی دەسەڵاتی هەرێمە بۆ سەر هاوڵاتیان دەسەڵاتێک کە خۆی با خراپترین شێوە موچە دەدات و دەیەوێت مانگانەش پارەی زۆری کارەبا لە خەڵک وەربگرێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.